یەکی ئایاری ئەم ساڵ هاوکات بوو لەگەڵ ڕۆژی هەینی و چوونە دەرەوەی هاوڵاتیان بۆ گەشت و سەیران، بەڵام بۆ چینی کرێکاران ئەم ڕۆژە هاوشێوەی ڕۆژەکانی دیکە ئاسایی بوو. بە چەشنێک لە چاوەڕوانی کاردا شەویان کردەوە و تا خۆر ئاوابوون بۆ وەچن خستنی چەند هەزار دینارێک نەگەڕانەوە ماڵ. لە هەرێمی کوردستان تەواوی مافە یاساییەکانی کرێکاران لە بەرچاو نەگیراوە و تەنانەت یاسا تایبەتەکانیش لەو ڕۆ وەک پێویست جێبەجێ ناکرێن. بەشێک لە کرێکارانیش بەهۆی هەژاری و زۆری نرخەوە ناتوانن پێداویستیەکانی خێزانەکانیان بە تایبەتیش خۆراکی ڕۆژانە بە تەواوی دابین بکەن. هەندێکیشیان نان ناخۆن تا ئەو کاتەی خاوەن کارێک هەم کار و هەم نانی ژەمێکیان بۆ دابین دەکات. وەڵا ئەگە ناشاری نەبێنەوەڵا ئیتر تەمەەن هەڵقسا هیچکردن خۆش نییە، خۆش نییە ئەڵا چاریش نییە. بەس سپاس بۆ خواوەی خۆی گەورە لەشی ساخی داوینە تێ ئیشی پێوەکەین و بەس وازم لە خۆ نەهێناوە وازم لە مشتێناوە ئەبێت تازە هەتا ئەمری بە ئەم حاڵەبی بی بەڕێوی تو لە مەرگی ئەرزی و پێخوای گەورە یارمەتیمان با لەشمان ساغ بێ. بەڵێ وڵا داواکاریمان چییە؟ بەڕاستی داواکاریمانەوەیە کۆمەڵێ کرێکاری زۆری بیانی هاتۆتە وڵاتەکەمان. بەڕاستی خۆی ئیشەکە بۆ خۆمان زۆر کەمە. ئەوانش هاتوون بەڕاستی چەکان بە تەواوی کەم کردوتەوە. بەڕاستی ئێمە ڕۆژانەمان هەر هیچ نییە. ئێستا ئەوانیش هاتوون هەر تەواوی یانی ئیشمان بێکار بووین، بێئیش بووین. ئەگەر ئێوە بریندارێ بن بچنەوە ماڵکێ داهاتی ڕۆژانتان بۆ پەیام؟ وەڵای من هیچ کەس داهاتی ڕۆژانەمان بۆ دابین ناکات، چونکە ئێمە نە سەر بە هیچ کۆمپانیاگین نە سەر بە هیچ لایەنێکی تەنها کرێکاری لەسەر ئەم جادە بۆ نمونە پێوایەک بەڕێزیەت ئەمان با بۆ ئیش بۆ نمونە لەسەر ئیشەکە تووشی بریندار بووین تووشی شکان بووین تووشی هەر حاڵەتێکی نەخوازرا بووین. کەس نییە عنی دوایەوە بۆیەت بە مانگ بە دوو مانگ بە سێ مانگ لە جێگا بکەوین، کەس نییە یعنی دامان کات هاوکاریمان کات. بەپێی ئامارە فەرمیەکان لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵدا 24 کرێکار گیانیان لەدەستداوە کە یەکێکیان ژن و 8 دیکەیان بیانی بوون. هەروەڵا ئەبێ شەو ڕۆژ لەسەر ئەمجام بەخوال چارەکی سووە بۆ 4 من ئەلێرە چواری بیانی. چەند جار ڕۆیشتووە ئیش ئەمڕۆ؟ 5,000 پیا کردو هیچکە هەرە بەخوا 5,000 پیا کردو هیچ یوارە بیان بە شتێک و تۆ جا بەشی هیچەکە هەیدێ بەخوا ئەوەی 4 لازانشی بەخوا لە چواری بیانیوە لێرە خۆدانی بەیانی و خواردی بە ئێستا چۆن؟ بەخوا نانمان نەخوارد ئەگە خێرخواست نان بێنە بۆ سەرجەژنا نان نییە. داواکاریە سەرەکیەکانی کرێکاران لە حکومەت بڕینەوەی موچەیەکی چاودێری کۆمەڵایەتی و ڕەخساندنی هەلیکار و پێدانی چارەسەرە لە کاتی نەخۆشکەوتن و برینداربوونیان. ئەمە سەرڕای حسابکردنی ساڵانی کاریان وەک خزمەت و بڕینەوەی موچەیەک لە دوای بە ساڵات چوونیان. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.